نێکستێپ دەستپێکی هەنگاوی داهاتوو. لە پلاتفۆرمەکانی نێکستێپۆ لە ناو پێشانگا بەردەوامین و لە خزمەتانین. ئەمڕۆ میوانێکی ئازیز کاکدانە بەهادین لە پەیمانگای تەکنیکی و پیشەیی لووتکەوە بەڕێوەبەری هۆبەی خوێندکاران لەگەڵتانین. مامۆستاجان زۆر بەخێربێی، من خۆشحاڵم کە تۆ لێرەی. زۆر سپاس، بە هەمان شێوە من خۆشحاڵترم. مامۆستاجان حەزەکەم جارێ لێوە دەست پێ بکەین، خوێندنی پیشەیی و تەکنیکی چییە؟ لە ڕاستیە ئەکرێ بڵێین لە هەرێمی کوردستان خوێندنی تەکنیکی و پیشەیی بیزات پیشەیەکەی لەسەر مستەوای خوێندنی باڵا مۆدێلێکی تازەیە. ناوڕۆشی ئەم مۆدێلە تازەیە بریتە لە بایەخدان فۆکەس شڕکردنەوە لەسەر مەسەلەی فێرکردنی پیشەیەک بە فێرخوازان. کام پیشە ئەو پیشەیەی کە گرێدراوی بازاڕی کارە. ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی پیشەی لووتکە وێڕای ئەوەی کەوا فۆکەسمان لەسەر پرۆسەی فێرکردن هەیە، هاوکات لە چوارچەوەی ئەکادمیایە سەر بە وەزارەتی خوێندنی باڵاین. ئەوەی لە من مەطلوبە چیترە لە من لەم دوو ڕۆژە کام ڕۆسێ هەم ڕۆژی پێشانگای نێکستێپە زۆر متابعی پانێڵەکانەکەم و سیمینارەکان. ئەم پێشانگای زۆر تەرکیزی لەسەر دووسێ شتە. یەکێکە لەو شتانە مەسەلەی تەکنیکی و پیشەیەکان زۆر باکەگە سێرکی لە ناو پێشانگایە نمونەی زۆر پێشکەش کراوە. لە پاڵ ئەوەشەوە ئەبینین شتێکی تر هەیە کە زۆر گرنگە، مەسەلەی بازاڕی کارە. جارانیان و بخوێنە بەس بڕوانامەیە کە هەبێت تەواوە. ئێستا ئەگەر ئەم بڕوانامەیە ژێرخان دروست نەکا، دامەزراوەمان بۆ دروست نەکا، بازاڕی کار و هەلی کار بۆ خوێندکارانی قۆناغی 12 دروست نەکە، مە چی لەمە بکەین؟ زۆر جوانە تێبینەکەت خۆیش لە ئینفراستراکچەرە، لە بنیەی تەحتیە، بنیەی تەحتی هەر وڵاتێک ریسۆرسەکانی بریتی لە ژێرخانی ئابووری و ئەو کەرەستانەی کە بەشداریەکەن لە گەشەی ئابووری پڵەس مرۆڤ خۆی چۆن تۆ بەرهەمێهێنی. زۆر وڵات هەیە عەدەدی سوکانی بەرفراوانە، بەڵام مقەوماتی ژیانتیایە زەعیفە. بەس کە ئیستثماری سەروەی بەشەریەکەن ئەبێتەوە بە بنیەی تەحتی. مەهارەی بەرزەکەنەوە ئەم وڵاتە ناخزێت، چکە لەبەرەوەی بەشەرەکانی ئەم وڵاتەکە ئیستثمار کراون ئەچنە دەرەوەی وڵات ئەبن بە ڕیسۆرسی زۆر سەرەکی و گەورە، یا ڕیسۆرسێکە لە بازاڕی کارە شوێن پێی خۆیەکاتەوە ئەژی وە وڵاتەکەشە ژێنێ. بەنمونە لە وڵاتە عەرەبیەکانی دەوروبەر میسرێکێکە لە وڵاتانەی کە ئیستثماری سەروەی بەشەریەکە کادرەکان نێرێ بۆ چۆ ئەنێرێ بۆ وڵاتە عەرەبیە خلیجەکان لەوێ ئیشیشەکەن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداریەکەنەوە لە ڕاگررتنی باڵانسی ژیان لە ناو میسرە. کەواتە بایەخدان بە ئەوەی کە لە ڕووی پیشەییەوە چۆن ئێمە ئەتوانین گەشە بە فێرخوازانمان بین لە ڕووی پیشەییەوە، وەڵامدانەوەی ئەم پرسیارەی چۆن ئەتوانین گەشەی بین خۆی لە خۆیە ئەچێتە جۆگەلەی بەهێزکردنی بەرژەوەندی ژێرخانی ئابووریەوە. بەڵام ئایا چۆن؟ ئێستا خۆتەزانی ئەم زەمەنە تقریباً AI هاتۆتە پێشەوە، سیستمی گلوباڵیزیشن تەتەوری تەکنەلۆژی هێناوەتە ناوەوە، بەشەر مواجهەی کۆمەڵێک نێتوەرکی زۆر موعەقەدەکە. بە تەنها ئەوە نییە کە ئینسان کاری دەست بکەوێت لە چوارچێوەی پەیوەندیە کۆمەڵایەتەکانی خۆی. جاران خەڵک بێ ئیش نابوو. بۆچی بێ ئیش نابوو؟ لەبەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بوو. بەڵام ئێستا نە، ئێستا جگە لە پەیوەندیە کۆمەڵایەتەکان ئەبێ سکیلسەکانیشی بە قووەت بێ. کام سکیلسەی ئەبێ لە زمانە بە قووەت بێ، ئەوە ئەبێ لە تەکنەلۆژیایە بە قووەت بێ، ئەبێ ئەو تووڵانەی پێبێ کە بەشداری بکە لە بازاڕە بە چوارچێوەی لەسەر ئاسی گەشەکردنی بازار. و هەموو پەیمانگایەکی تەکنیکی و پیشەیی ئەبێ دووسێ شت بکە، وەکو پەیمانگای تەکنیکی و پیشەیی لووتکە کە فۆکەسمان زۆر لەسەر ئەم نقطەیە. مەهارەت چۆن بەرزەکەینەوە، چۆن ئەم کەسە لە پرۆسەی فێرکردنە موئەهەلێکین بۆ بازار، چۆن لە داهاتووە هەوڵ بات کە دەرچووی ئێمە بێت مەهارەکانی ئەوە نەبەرز بن، ئۆپشنی کار لە بەردەمیان فراوان بێ. دکتۆر دوو چەمک زۆر گرنگەوەم پێشانگای زۆر باخی پێیا و منش زۆر جێی سەرنجمە. یەکەمیان نیشتیمان سازیە، دووەمیان مرۆڤ سازیە.
ئێمە نیشتیمان بۆ مرۆڤ سازەکەین و هەلی کار و دەرفەتەکان و خوێندیش بۆ مرۆڤە ئەمە چۆن بخوێنینەوە خۆی لە ڕاستیا پرۆسەی نیشتیمانسازی بە تایبەتی لە کوردستانە ئەتوانم بڵێم جگە لە بابەتە سیاسەکەی ئەگەر ئێمە بەس بە تەنها فۆکەسمان لە ڕووی سیاسیەوە لە سەر پرۆسەی نیشتیمانسازی بێت ممکنە بە ئاراستەی شۆڤێنیزمی شابڕوە بەڵام ئەگەر ڕوکنەکانی تری سیرکەین کە ئێمە لە چوارچەوەی نیشتیمانێکە بە نمونە کوردستان بڵین کە تووشی تعقیداتی سیاسی بووە بە درێژایی مێژووی 100 ساڵ دووچاری سێ جۆر لە چەسانەوە بووە داگیرکاری پاچە پاچەکردن ئاسیمیڵیشن یعنی توانەوەی نەتەوەی نیشتیمانی ئێمە بۆ ئەوەی کە وەڵامدانەوەی هەبێت بۆ ئەم سێ کێشەیە پێویستە جەنگاوەری گەنجی بەهێزی خاوەن کارامە دروستکەین لە چوارچێوەی ئەکادمی لە چوارچێوەی تەکنیکی لە چوارچێوەی پیشەیی ئەمە ئیتر دوورمانە خاتەوە لەوەی کە لە ڕووی مۆراڵیشەوە شۆڤێنی بین ڕێک بابەتیانە بە پێی سیستەمی هاوچەرخ ئێمە گەنجەکانمان ئەکەین بەو گەنجەی کە لە چوارچێوەی نیشتیمانە خزمەت بکە مامۆستاجان زۆر جوان شەرحەت کرد هەم چەم کە نیشتیمانەکە چەند قسەی زیاتر هەڵەگرێ بەڵام من زیاترێمەوە سەر ئەو بارە زۆر باسی زانکۆلای نەکرێ ئێوە وابزان سکۆلەرشیپی باشتانەوە فەراتی باشتانەیە ئەتوانی تۆزەکم لەوە بۆ باسکەی بەبوورەگەر خوا عەزێت نەبێت دەگت یەکتۆز عەفو ئێمە باسی نیشتیمان سازی مرۆڤ سازیمان کرد هەموو شتانەکەین لە ناو پێشانگای بە خاتری کە و دوو چەمکە زۆر باڵا بێت بەڕێزتان وەکو پەیمانگای تەکنیکی و پیشەیی لوتکە کۆمەڵی ئۆفەرتانی لە سکۆلەرشیپەکانە جیاوازە زانکۆلاین و فۆرم و شتەکانی دیکە پڕەکرێتەوە ئێوەکو سکۆلەرشیپ چ ئۆفەراتێکتانەیە چ خزمەتێکتانەیە بۆ خوێندکارانی قۆناغی 12 ئامادەی مامەساژیان زۆر سپاس بۆی بە دیتێڵ بکەینە ناو مەوزوعەوە پەیمانگای تەکنیکی و پیشەیی لوتکە حەزەکەم بەر لەوەی باسی ئۆفەرەکان بکەین تیمێکی زۆر پێشکەوتووی ئەکادمیمانەیە کە خاوەنی ماستەر و دکتۆران یەک دوو مختبەراتی زۆر بەهێزمان هەیە یعنی ئەگەر ئەو مختبەراتانە لە ڕووی پیشەیەوە حسابی پارەی لەسەر بگەین لەوانەیە بە 10 ساڵی تر پارەکەیمان بۆ دەرنێتەوە بەڵام بە خاتریەوەی کەوا کادری پیشەیی بەهێز دروستکەین ئێمە گرنگجیمان زۆرەوە بە مختبەرات سێهەم لە ئینڤایرمنتی خوێندنە ئەوەنەی فۆکەس لەسەر ئەوە هەیە بە ئاسوودەیی فێرخوازە لای ئێمە بگاتە لوتکە ئەوەنە فۆکەسمان لەسەر ئیمتیحانات و چوزانم قوربان بە برای خۆم بڵێم محازەراتی وشک نییە ژنگەیەکی فرێنلیمان هەیە ئەم سێ پایەیە زۆر ئەساسیە لە لامان پایەیەکی ترمان هەیە لە مەوزوعی ئۆفەراتە ئۆفەر لای ئێمە 34 معنای هەیە معنایەکیانەوەیە کە ئومێد ببەخشینەوە بە پرۆسەی خوێندن لە ناو گەنجەکانمانە خۆشکەرە بۆ ئەوەی تێبگات لەوەی دەرگایەک هەیە بۆی ئەم دەرگایە تەژیعێکات کە زیاتر بخوێنێ بە نمونە ئۆفەرەکانی ئێمە نزیکەی 50 ئۆفەرمان هەیە هەندێک 45 ئۆفەری بۆ ئەو 15 قسمەیە کە هەیە بە پێی دەرەجات دامان ناون کولی قسمێک سێ ئۆفەرمان وەکو سکۆلەرشیپ داناوە بۆیان کە ئەگەر دەرەجەی بەرز بێنن بخوێنن لە لای ئێمە بەڕاستی بەشێکیان بە ئەو فول ئۆفەرە پارە نایە بەشێکیان لە 125 پارەکایە بەشێکیان لە 150 پارەی خوێندنەیە لە حاڵێکە کۆی هەموو پارەکانیشمان ئەو کۆستەی کە هەیە لە 120مان بۆ عامی تەلەبەداشکانەوە کەواتە ئێمە چی پیشانەین ئێمە بەرژەوەندی مادی پیشان ناین ئێمە ئەوە پیشانەین باری ئابووری خراپی ئەم وڵاتە کە قورسایەکەی کەوتۆتە سەر شانی هەمووان ئێمەش لە سوچی خۆمانەوە سوچێک لە شانی خۆمان بخێنە ژێرباری ئەو قورساییە بۆ ڕاگررتنی هاوسەنجی بە خاتری چی بە خاتری ئەوەی کە ئەم گەنجانەی کە جەنابتان چەند ڕۆژە لێرەن ئەیان بینی پۆزەتیڤن بەرامبەر بە ئایندەی خۆیان ئەمەمان کردووە بە میکانیزمێک بە تووڵێک بۆ ئەوەی کەوا فێرخوازان گەشتبین بن لە بەرامبەر بە هەوڵ و ماندووبوونەکانی خۆیان کە ئەبینین زۆرێک لە دەرچوان ناومێدن زۆرێک لە خاوەنی بڕوانامەکان ناومێدن ئەچنەوە ناو جۆگەلەی بێکاریەوە هەوڵمان ناوە
ببین بە میکانیزمێک بۆ دروستکردنی گەشتبینی بۆ ئەو گەنجانێکیان لە لای ئێمە خوێنن لە پەنای ئەمانەشە مەوزوعێک هەیە کە مۆدێلێکی تازەیە لە پرۆسەی خوێندن ئەویش بریتە لە Student Center Approach. Student Center Approach لە لای ئێمە زۆر جێبایەخە نامانەوێت مامۆستا ترینەر خەتیب بێ هەر قسە بکە مامۆستا ئەبێ هاوڕێی فێرخوازەکەی بەردەمی بێ پێکەوە هەوڵ بن بۆ گەشەدان بە پرۆسەی فێرکردن لەبەرەوە پەیامێکە لە لامانە دڵنیاشین لە هێز و وزەی خۆمان کە ئەیگەینە لوتکە ئەگەر تا ئێستا نەهاتویت و قۆناغی دوانزێ ئامادەیت و دەرچویت وەکو مامۆستادانا فەرمووی ئێستا ئۆفەری باش لە بەردەسایە سکۆلەرشیپ هەیە زانکۆلاین هەیە لە ڕێگەی پێشانگای نێکستێپەوە سەردانی پەیمانگای تەکنیکی و پیشەی لوتکە بکەن سوودمەند بن لە ئۆفەرانی کە هەیەە مامۆستاجان من حەزمە کرد زیاتر لەگەڵ تۆ بەردەوام بم کاتێکی خۆش زۆر سپاس گەورە کردین مەمنون مانومان کردن یەخوار سەر چاوەکەمی زۆر سپاس کاتێکی خۆش ڕێزی زۆر